ئمڕۆ هەڵستاین بە دروستکردنی چێشتی کوردەواری. ئەم چێشتانە بریتین لە فاسوولیا و برنج، ئەوە سەرەکیە، قەیسی، دۆخەوە، ساوەر، قەرەخەرمان، مزرۆکە، ئێمە خۆمان پێژین ترشاو، کاروان ئاشی. ئەم ئاشانە وەکو نمونەیە دروستمان کردو بۆ ئەو میوانە بەڕێزانە کە داواتیانمان کردووە و لە دوور و نێزگەوە هاتوونە. کولتورێکی کۆنی کوردەواری خۆمانە زندوی دەکەینەوە بۆ ئەوەی نەوەکانمان پێ بناسیێنین کە ئێمە لە مێژە ئەم ئاشانەمان دروست کردو و بۆ خۆمان بۆ نەوەکانمان باسی کەین. ئەم جلوبەرگە کوردیە جلێکی ڕەسەنایەتی کوردیمانە. من بۆ خۆم زیاد لە 20 ساڵە ئالوودەی ئەم پۆشینە بوومە، لەبەرەوە باو باپیرانمان هەردەم لەم شارە پێکەوە ژیاون ئەم جۆرە جلانیان لەبەر کردووە. تەمەنی ئەم کەوەسەڵتانش دەگەڕێتەوە بۆ زیاد لە 200 ساڵ پێش ئێستا. خوشی قد نماوە هاوتی پەروەردە بەڕێزان سازکردنی ئەم فستیڤاڵە بە باشمانزانی کە فستیڤالێک بکەین لەم زروفەدا بۆ خوێندکارەکانمان و بۆ دڵخۆشی خەڵکەکەشمان کە خۆمان نەزانین ئێستا ژیانەکە وای لێ هاتووە. پێویستە تۆزە دڵخۆشی هەبێ، پێویستە تۆزە خەڵکەکە دڵخۆشکەین و ئامانجیشمان لە فستیڤالەکە بەکە کۆمەڵی خەڵکی بەڕێز لێرە کۆکەینەوانێ باشتەکانمان ئاشنایان کە ئێمە وەکو مامۆستایانی قوتابخانی ئاوایی شێخ مستەفا ئامادە نەبووین لە بایکۆتمان نەکردووە، دەوامی خۆمانمان کردووە. ئێمە ئەمانەیە جارێکی تر شار و لادێ ئاشکەینەوە بەیەکەوە، کولتوری کوردەواری بە نەوەکەکانی نوێ ئاشنا بکەینەوە کە ئێمە خاوەنی کولتورێکین، خاوەنی کولتورێکی چەندین ساڵین کە نابێت بە هیچ شێوەیەک دەستبەرداری ئەم کولتورەمان بین ئاشنایکەینەوە. وەکو معلومی جەنابیشتانەوە دیارە لە فستیڤالەکەمانە کۆمەڵشتی فۆلکلۆری ئامادەکراون لە خواردن و لە جلوبەرگ و لەو ڕەشماڵانەی کە دانراون، هەروەها کۆمەڵێک چالاکی پێشکەشکران وەکو گۆرانی، وەکو تابلۆی هەڵپەرکێ. هم چند عملك الأفري شول كين تقريبا حتى حفظ عملكوتين شول ما روجونة هم روجونة سيرفي مشتلي سر برشتيت كين نوكبر فورزا كيتشين ورزي بهوريا ورزي بهوري جي چند موسميات بهورينا جالك موسميات دينا شيم بونمونا قول كازونيا قول قرفلا شابويا أفيد بيننا أما كو كريكار السر چند شوله كوتينا دو باش كرن هندك تحويلات كان هندك فروتنا كان بس هم الفيري هميش تيك وكي برايني ام شولي قالت كان يعني عاملك شولك بكاتن ام فكرات شيني ام شولي خو فكرات كان سعرت موسمی ارزانتر جمع ب 705 دینار نبود اینتاج محلی نه اعتمادی چانو کن سر اد در و همش دروانینن همین شغل دستی میان هن كان دارن قلد أوروبي تينن هاف قلد أوروبي تنزوني جوي مرة تحملنا كن بيل نوكي احتمال الجوي أوروبي قلد أوروبي في دار تحملنا لأن درجة حرارة مناسب دخوزة بينما قلد محلي فدرجة حرارة في دار تشوبة تحمل دبل في داره